بیرکاری پۆلی پێنجەمێ بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرج یەکەم لاپەڕا 29. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بڕیار بدە ئایا پێویستت بە وەڵامی نزیک کراوە یان وەڵامی تەواو، پاشان شیکار بکە. پرسیاری ژمارە 1. دانا 14 مەتر تەختەی هەیە. 14 مەتر تەختەی لایە. 7 مەتری بۆ دروستکردنی سندووقێک بەکارهێنا. 7 مەتر ڕۆیشت بەکارهێنا. ئەوجا 2 مەتر و نیویشی بەکارهێنا بۆ دروستکردنی مێزێک. ئایا چەند مەتری لا مایتەوە؟ چونکە داوام لێ دەکەن چەند مەتر مایتەوە هەمیشە دەبی وەڵامی تەواو ئەمن بەدەست بینم. لە کاتی ئەو داوایە چەند مەتر، چونکە وەڵامەکە بە بەڵێ یان بە نا نییە. ئەگەر وەڵام بە بەڵێ یان نابوو ڕەنگە بتوانم بە نزیکراوەی وەڵامەکەی بدەمەوە، بەڵام لێرە چەند مەتر یان چەند کیلۆمەتر یان چەند کیلۆگرام یان چەند دانا، ئەوانە هەمووی پێویستیان بە وەڵامی تەواوە. باشە، زۆر ئاسانە لێرەش. گریمان ئەوە پارچە تەختەکەیە، هەرچەندە ڕەنجی بە پارچە تەختەی ناچی، بەڵام گریمانەوە پارچە تەختەیە، درێژیەکەی 14 مەترە. ئێستا دانا دەینی 7 مەتری لێ دەبڕی بۆ دروستکردنی سندووقێک. 7 مەتر واتە نیوەی. گریمان ئەوە 7 مەترە، نیوەی 14 7. پاشان دەچی 2 مەتر و نیوی دیشی لێ دەبڕی بۆ دروستکردنی مێزەک. ئەوها چەند دەمێنێتەوە؟ ئەو پارچە سۆرە دەمێنێتەوە. ئێستا دەبێم بزانم ئەو پارچە سوورە چەندە. ئەمن ئەو هەفتەی دەزانم، ئەوە ڕۆیشت لە 14کەی دەردەکەم 7 ماوە. 2 نیویش لە هەفتەکەی دەرکەم، دەبی بزانم چەند دەمێنێتەوە. ئەوە ڕێیەک لە ڕێیەکانە، کەواتە 14 هەفتی لێ بڕوا 7. پاشان هەفتیش ئەگەر 7 سەی لێ بڕوا دەکات 4. لێرە 2 نیوی لێ دەڕوا، کەواتە تۆزێک لە 4 زیاترە 4 و نیو، کەواتە ئەو پارچەی کە مایتەوە سۆرەکە دەبی 4 مەتر و نیو بی لە تەختە. ئەو یەکێک لە ڕێیەکانە، ئەو زەردە 2 نیوە، ئەو سۆرەش 4 و نیوە کە مایتەوە، ئەو کەسکەش 7، هەمویان بە یەکەوە دەکەنە 14. یان ئەو ڕێگایە یان ڕێگایشکە یەکەم شت ئەو هەفتەی کۆ بکەمەوە لەگەڵ 2 نیوی دەکاتە 9 نیو. ئەو جە 14 بینم 9 نیوی لێ دەرکەم، دەبی دیسان بکاتە 4 مەتر و نیو. کەواتە ئەگەر هێڵکاریەکی بکەی یان هەر بەدەست ئەژمێرکردنەکەی بە هزریش بکەی، ئەو جۆرە پرسیارانە وەڵامەکەیان بە ئاسان بەدەست دەکەوی. پرسیاری 2. زانا حەوزێکی ماسی هەیە، فراوانیەکەی 10 لیترە، واتە 10 لیتر ئاوی دەگری. چەند جار، لێرە باسی جارە، چەند جار پێویستە سەتڵێک بەکاربینی کە فراوانی سەتڵەکە 2 لیتر و نیوە، 2 فاریزە 5 یان 2 5 بۆ ئەوەی حەوزەکەی پڕ ئاو بکەی، بۆ پڕکردنی حەوزەکە لە ئاو. تەنیا بۆ پڕکردنی حەوزەکە نابی، دەبی بە چه حەوزەکەی پڕ دەکەی حەوزی ماسی؟ بێگومان بە ئاو. ئەو پرسیارە تۆزێک ڕەنگە ئاسان نەبی، بەڵام لێرەش ئەگەر ئەوها بیری لێ بکەینەوە، ئەوەی حەوزە ماسیەکەیە هەیتم لێرە
دانا هەیتی چەند ئاوی دەگری 10 لیتر. سەتڵە چیشم هەیە ئەو سەتڵە 2 لیتر و نیو ئاوی دەگری 2 لیتر و نیو. زانم 2 لیتر و نیو چەند سەتڵ ئاو نەک چەند سەتڵ بێگومان 1 سەتڵ بەسە، بەڵام سەتڵەکەی پڕ ئاو دەکەم، ئاوەکەی دەڕژێنمە ناو حەوزەکەی، دیسان دەچم سەتڵەکەی پڕ ئاو دەکەم دەیڕژێنمە ناو حەوزەکەی. ئایا چەند جار دەبی ئەو کارەی دووبارەکەمەوە، واتە چەند سەتڵ ئاوم پێویستە. ئەمن چ دەکەم؟ ئەگەر 1 سەتڵ 2 نیو بوو، سەتڵەش کەش 2 نیو بوو کۆیان دەکەمەوە، 2 نیو و 2 نیو دەکا 5، ئەوە 5. سەتڵەش کەش 2 نیو و 2 نیو ئەویش دەکا 5، کەواتە کردیە 10، کەواتە 4 سەتڵ ئاوم پێویستە، چونکە 2 نیو جاران 4 دەکات 10. وەڵام 4 سەتڵ، وەڵامەکە دەکات 4، یان بە شێوەیەکی تکە ئەو دەیەی دێنم 10 بەشی 2 نیوی دەکەم، 10 بەش 2 نیو دیسان دەکات 4. بەڵام ئەگەر ئاسان بوو 2 نیوی بینە کۆی بکۆ لەگەڵ 2 نیوی بزانە دەکات چەند، ئەها کردیە 5، ئەوە 2 سەتڵ کردیە 5، 2 دیشم پێویستە هەتا بکاتە 10. کاتە دەتوانی بەنووسین ئەو نووسینانەش بنووسی. وەڵام 10 لێرە بێگومان وەڵامی تەواوم پێویستە، وەڵامی تەواوم پێویستە. بەلایەنی کەم دەبی ئەمن 4 سەتڵی هەر بینم، سەتڵ ئاو. پرسیاری ژمارە 3. سالم 10 مەتر پەتی لایە، 10 مەتر پەتی هەیە. چ لێ دەکا ئەو پەتەی؟ پەرژینکردنی باخچەیەکی 3 گۆشەی. باخچە چی هەیە؟ باخچەکە 3 گۆشەیە، دەوێ پەرژینی کە پەرژین هەمیشەواتە دەورەکەی بگری، واتە چێوەی 3 گۆشەکەم پێویستە. پەرژین واتە چێوە. بەو پەتەی دەورەی باخچەکەی دەگری، باخچەکەشی کووە 3 گۆشەیە، لایەکانیشی چەندن؟ 1 لە لایەکان 2.79%، لایەکەی دیکەی 1.98%، لایە سێیەمەکەشی 3.89%. پرسیارەکە ئەوەیە ئایا پەتەکە بەشی دەکا یان نا؟ واتە ئایا 10 مەتر بەسەیان پەتەکە کورتی دەینی بۆ دروستکردنی پەرژین؟ لێرە پێویست بە وەڵامی تەواو ناکە. دەتوانم ئەمن ئەو 3 ژمارەی بخەمڵێنم و وەڵامیش بدەمەوە. لێرە نا، پێویست بە وەڵامی نزیکراوە دەکا، پێویست ناکە وەڵامی تەواو. بێگومان وەڵامی تەواو کێشە نییە، بەڵام پێویست ناکە، پێویست ناکە وەڵامی تەواو. ئەوە کێڵگەکەی سالم، ئەوە کێڵگەکەی سالم. درێژی لایەکانی واتە ئەو لایەی بۆ وێنە، ئەو لایەی بنکەکەی چەندە؟ 3.89%. درێژی لایەکەی دیکەی ئەو لایە کە تۆزە کورتترە 1.98، و لایەکەی دیکەشی ئەو لایە لێرە تا ئێرە درێژەکەی 2.79، ئەو لایەش درێژەکەی 1 و ئەو لایەش. ئێستا بە خەمڵاندن پەتەکەشی چەندە؟ 10 مەترە. ئەوە پەتەکەیتی 10 مەترە، بزانین بەشی دەکا یان بەش ناکە. 10 مەتر پەتمان هەیە لە لای سالم. دەبی بە دەوری ئەو لایەنە بیسوڕێنینەوە، چێوەکەی ببینینەوە. ئەگەرە من ئەو ژمارانە بخەمڵێنم بۆ وێنە 3 و 8 و 9 بیکەمە 4، 1.98 بکەمە 2، 4 و 2ش کۆ بکەمەوە دەکا 6. ئەوە ژمارەش 2.79 بکەمە 3، 6 و 3 دەکا 9. ئەوە بە زیادکردنیش هەتا ئەگەر بەهات بە ئەو لایە 2 بە
ئەو لایە 4 بە، ئەو لایە 3 بە، هەر دەیکردا 4 و 3 7 و 2 9 هەر بەشی دەکرد، هێشتا هەر بەشی دەکرد. ئەوجا لە 4ش کەمترن و بە زیادە شەواتە وەڵامەکە بەڵێ پەتەکەی دەتوانی بینی لە 4 دەورەی گەلگەکەی دانێ و هەندە چیش دەمێنێتەوە، کەواتە بەڵێ ئەو پەتە بەشی دەکا. وەڵام بەڵێ. پرسیاری ژمارە 4. ڕووناک ویستی ئاهەنگی نان خواردن لە ماوەی 3 کاتژمێردا ئامادە بکە. ئەو یەکەم جارە جێم لە ئاهەنگی نان خواردن دەبی. جێم لە ئاهەنگی لەدایکبوون بووە، ئاهەنگی هاوسەرگیری بووە، ئاهەنگی دەرچوون لە زانکۆ بووە یان لە خوێندنگە، بەڵام ئاهەنگی نان خواردنم جێ لێ نەبووە. ئاهەنگە چی دروست دەکا و لە ئاهەنگەکەی خواردن دەخورێ. ئەوە کێشەنی. ئێستا ڕووناک تەنیا 3 کاژێری لەبەر دەستە، تەنیا 3 کاژێری هەیە. لەو 3 کاژێرەی دەبی چ بکە؟ دەبی لەو 3 کاژێرەی بتوانێ خواردن ئامادەکە. پێویستی بە نزیکەی چەندە؟ بە نزیکەی 1 کاژێرە هەتا خواردنەکەی ئامادە دەکا. 1 کاژێری پێویستە. ئەو جا 40 خولەکیشی پێویستە هەتا ماڵەکەی ڕێک دەخا. 40 خولەکی پێویستە پاککردنەوە و شتیوە. پاشان چی پێویستە؟ پێویستی بە 3 خولەکیشە هەتا مێزەکان مێزی ناخواردنەکە بڕازێنێتەوە. ئایا ماوەی هەیە بۆ کڕینی گوڵ لە بازاڕ پێش هاتنی میوانەکان؟ ئەو پرسیارە تۆزێک پرسیارەکی فەلسەفیانەیە، چونکە هیچ وەڵامێک هەڵە نییە لێرە، هەرچ وەڵام بدەمەوە هەر دەبی ڕاست بی. با بزانم چەند ئەو کاتانێک کە پێویستیتی 1 کاتژمێر لێرە، 1 کاژێر لەگەڵ 40 خولەک لەگەڵ 30 خولەک دەکات چەند؟ کاژێرەک و 30 و 40. 40 و 30 ئەگە کۆ بکەمەوە دەکاتە 7، واتە کاژێرەک و 10 خولەک. لێرەش کاژێرەک واتە 2 کاژێر و 10 خولەک. بەخۆشی 3 کاژێری هەیە لە بەردەستیتی. ئیشەکانی کە دەیکە تەنیا 2 کاژێر و با لێرە بیان نووسم 30 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 40 دەکاتە 7 خولەک. 1 کاژێری 60 خولەکە واتە 7 خولەک دەکاتە 1 کاژێر و 1 کاژێر و 10 خولەک. ئەوها 1 کاژێر و 10 خولەک. بەخۆشی 1 کاژێریشی پێویستە بۆ ئامادەکردنی نان بۆ ئامادەکردنی خواردن، کەواتە بووە 2 کاژێر و لەبەر چ ئەمن دەم ئەوها نووسیە، دەم هەڵە نووسیە ببورن، سفرەکەم باش نەنووسیە. ئەوها کۆیان دەکەینەوە دەکاتە 2 کاژێر و 10 خولەکی پێویستە، کەواتە چەندی کاتمایە لە 3 کاژێری 3 کاژێر لێرەش 2 کاژێر و 10 خولەک واتە ئەمن چەند خولەکی مایە؟ 50 خولەکی لەبەر دەستە. 50 خولەکی لەبەر دەستە. بەو 50 خولەکەی ئایا دەتوانی بچی گوڵی بکڕی؟ بێگومان بەوەی پێک دێ ماڵیان لە چێیە؟ بەوەی پێک دێ ئایا بە چ دەچیتە بازاڕ؟ بە پێ، بە ئۆتۆمبیل، بە چ؟ بە بایسکل؟ ئایا بازاڕ دوورە لە ماڵیان یان نا؟ کەواتە پرسیارەکە هەر کەسەی بە کەیفی خۆی دەتوانی وەڵام داتەوە، یان ئا یان نا، یان بەڵێ یان نا.
چونکە 50 خولەک کاتێکی باشە دەتوانێت ڕەنگە بچی گوڵی بکڕی بێتەوە. ئێستا پرسیاری 5 مامقادر چل تەلی هەیە، چل مەتر تەلی هەیە، دەوێت باخچەیەکی شێوە 3 گۆشە پەرژین بکە کە درێژی لایەکانی باخچەکە 12.98 و 11.99 و 12.90 مەترە. کام پرسیار وەڵامی تەواوی پێویستە؟ واتە لەو 4 هەڵبژاردانە کامە وەڵامی تەواوی پێویستە، تەنیا ئەو پرسیار دەست نیشان بکە، نەک ئەوانی دی. بە ئەمن لێرە تۆزەک ئەو پرسیارەی ڕۆنکەمەوە. مامقادر ئەو کێڵگەی مامقادرە 3 گۆشەیە، ئەو لایەنەش یەکیان 12.95 11.99 و 12.98. ئەو پەتەی کە ئەو تەلبەندەی کە مامقادر هەیتی چەندە؟ 40 مەترە. ئەو تەلەی 40 مەترە. دەیەوێ بە دەوری ئەو 3 گۆشەیان ئەو کێڵگەیەی بیسوڕێنیتەوە هەتا تەلبەندی بکە. ئایا 40 مەتر بەشی دەکا یان کەمە یان زۆرە یان کووە؟ بە گوێرەی پرسیارەکان ئێستا دەچین پرسیارەکان وەڵام دەدەینەوە. پرسیاری یەکەم: ئایا مامقادر تەلی تەواوی بۆ پەرژینکردنی باخچەکە لایە؟ لێرە پێویست بە وەڵامی تەواو ناکا، کەواتە ئەو پرسیارەی دەستنیشان ناکەم، ئەوە ڕاست نییە. پرسیاری ب: ئایا درێژی چێوەی باخچەکە بە نزیکراوەی چەندە؟ ئەوەش پێویستی بە وەڵامی تەواو نییە، چونکە نووسرایە بە نزیک کراوەی. چەندی لا دەمێنێتەوە؟ چەند مەتر تەلی لا دەمێنێتەوە؟ ئەوە پێویستی بە وەڵامی تەواوە. پاشان کام دوو لا درێژەکانیان نزیکەی 26 مەترە؟ ئەوەش پێویستی بە وەڵامی تەواو نییە، چونکە بە نزیکەی. کەواتە تەنیا یەک پرسیار پێویستی بە وەڵامی تەواو هەیە، کەواتە ئەو پرسیارەیە. پاشان ئەگەر بمەوێ بزانم وەڵامی پرسیارەکانیش بدەمەوە لە هەمان کات، ئایا مامقادر تەلی تەواوی بۆ پەرژینکردنی باخچەکە لایە؟ بچم بزانم تەلی تەواوی لایە یان لای نییە. ئەم چ دەکەم؟ ئەو ژمارانە نێزیک دەکەمەوە، واتە 11.25 واتە 11.90 نێجیی دەکەمەوە دەیکەمە 13. هەر سێکیان دەکەمە 13، هەر بزانم هەر لۆ خۆشی بزانم کووە. هەر سێ ژمارەکان هەرچەندە ئەو ژمارەی ناوەندێ پێویستە تەنیا بکرێتە 12. لە 12 نێزیکە، بەڵام ئەمن لۆ ئاسانکاری هەر سێ ژمارەکان دەکەمە 13 مەتر. 3 جاران 13 بزانم دەکاتە چەند؟ بزانم دەکاتە 40 یان کەمترە لە 40. لێرە ئەمن 3 جاران 13 دەکەم. 13 جارانی 3 جاران 3 9، 3 جاران 3 9، 3 جاران یەکیش 3. کەواتە هەتا ئەگەر ژمارەکانم ئەوەندە گەورە کردمە هەمویانم کردە 13، هێشتاش هەر تەلی، هێشتاش هەر بەشی دەکات. 40 مەتر زۆرە، کەواتە 40 مەتر باشە، کورتی ناهێنێ. لێرانە ئایا مامقادر تەلی تەواوی هەیە؟ بەڵێ. لێرە وەڵامەکە بەڵێ.
بەڵێ هەیتی تەلی تەواوی هەیە بەڵێ. پرسیاری درێژی چێوەی باخچەکە بە نزیکراوەی چەندە؟ دەتوانین درێژی چێوەی باخچەکە بە نزیکراوەی وەکو لێرە نزیکمان کرد بە نزیکراوەی دەتوانم بڵێم 38 مەترە، چونکە ئێرە ناکەمە 13 دەیکەمە 12 و 13 دەکاتە 38. کاتە بە نزیکراوەی نزیکە 38 مەترە دەتوانم بشنووسم 39 مەترە، هەتا دەتوانم بنووسم 40 مەتریشە بە نزیک کراوەی. بەڵام ئاسانترین باشتر وایە بنووسم 38 نێزیکە لە وەڵامە دروستەکە کەواتە 38 مەتر. وەڵامی ئەو پرسیارەی بە نزیکراوەی 38 مەتر. وەڵامی پرسیاری چەندی لا دەمێنێتەوە لێرە پێویستم بە وەڵامی تەواوە، کەواتە ئەمن دەبی بچم وەڵامی تەواو بەدەست بینم. وەڵامی تەواویش لێرە هەر هەتا ئەمن کاتم زۆر نەبی وەڵامی تەواو هەیە، ئەو سێ ژمارەیە کۆکرایتەوە بوویتە ئەوەندە. ئەوە وەڵامی تەواوە بۆ چیوەی سێ گۆشەکە، کەواتە دەینم ئەمن ئەو وەڵامە تەواوە 37 چلی دەینم 37 لێ کەم دەکەمەوە وەڵامە تەواوەکەم بەدەستێ ئەوەندە دەمینێتەوە. هەرچەندە بەخۆی نابی بەکار بینم ئەمن ئێرە لە کاتی تاقیکردنەوە دەبی بە خۆم ژمارەکان کۆ بکەمەوە، بەڵام لێرە چونکە وەڵام هەبوو ئەمن دەمەوێ ئەو هەڵەی وەربگرم و بەخۆم کاتەکەی زۆر نەبا بتوانم وەڵامی ئەو پرسیارەی بدەمەوە. لایەکانی کە کۆ دەکەینەوە لای سێ گۆشەکە هەر سێکیان دەکاتە 37.92 مەتر، ئەو جا چلی دەینم 37.92 مەتری لێ دەردەکەم، ئەوەندە 2 مەتر و 8 سانتیمەتر تەلی لەلا دەمینێتەوە مام قادر. ئەوە وەڵامی بەڵام بەخۆی نابی دەبی بەخۆم ئەمن شیکار بکەم، نابی وەڵامی تەواو بینم، بەڵام لێرە هەبوو. کام دوو لا درێژەکانیان نزیکەی 26 مەترە؟ ئەوە زۆر ئاسانە. ئەو دوولایە ئەولایە درێژیەکانیان نزیکەی 36 مەترە، چونکە 13 و 13 دەکاتە 36. ئەولایە لەگەڵ نییە، ئەولایە کە تۆزەک ڕەنگە لەوان دیکە کورتتروی، هەرچەندە سێ گۆشەکەم بە پێوە دروست نەکردیە، بەڵام ئەو دوولایە 12.95 و 12.98 بە نزیکەی دەکەنە 26. 13 و 13 دەکاتە 26. ئێستا تەواو بووم لە پرسیارانە، دێمە لای پرسیاری 6. کام هاوکێشە ئەو تەلە دەنوێنێ کە لە لای مام قادر ماوەتەوە؟ بێگومان تازە باسم کرد ئەو هاوکێشەیە. ئەو هاوکێشەی ئەو تەلەیە دەنوێنێ. لەبەرچ ئەو هاوکێشەیە نانوێنێ؟ چونکە بە نزیکراوەیە. لەبەرچ ئەوە نانوێنێ؟ چونکە ئەوە چێوەی کێڵگەکەیە، نەک چەندی لای مایتەوە، چونکە ئەوە درێژی لایەکانە، سەرجەمی درێژی لایەکانی سێ گۆشەکەیە. لەبەرچ ئەوەش هەر سەرجەمی درێژی لایەکانە، بەڵام بە نزیکراوەی، کەواتە تەنیا و تەنیا ئەوە ڕاستە، ئەو هاوکێشەیە. جێبەجێکردنی جیاوازەکان. پێدراوەکانی ناو وێنەکە بۆ شیکاری پرسیاری 7 هەتا 10 بەکاربینە. پرسیاری ژمارە 7. لێرە ئەمن هێڵکاریەکم هەیە، چەند جێیەکم هەیە: ماڵ، خوێندنگە، قوتابخانە، دەرمانخانە و مەڵبەندی بازرگانی. هەر یەکە چەند دوورن لە ماڵ. قوتابخانە 2 مەتر زیاتر دوورە، 2 کیلۆمەتر ببورن، 2.63 واتە 2 کیلۆ و نیو تۆزێک زیاتر دوورە. دەرمانخانە ئەویش هەروە
2 کیلۆنی و زیاتر دوورە لە ماڵ، پاشان مەڵبەندی بازرگانیش 2 کیلۆمەتر و 75 لە 100 کیلۆمەتر دوورە لە ماڵ، پاشان لە مابەینی دەرمانخانە و قوتابخانەش کیلۆمەتر و 75 لە 100 کیلۆمەتر دوورە. ئێستا پرسیارم لێ دەکەن هانا یان هانە لە ماڵەوە چوو بۆ قوتابخانە. یەکسەر تەماشا دەکەم لە ماڵ چوو بۆ قوتابخانە، واتە ئەو ڕێی بڕی کە ئەوەندە کیلۆمەترەیە. پاشان چوو بۆ دەرمانخانە، ئایا ئەو ماوەی 6 کیلۆمەتری زیاتر بڕیوە؟ پاشان پاشەی قوتابخانە چووە دەرمانخانە، ئایا ئەو دووریە لەگەڵ ئەو دووریەی لە 6 کیلۆمەتر زیاترە؟ ئەمن خەمڵاندن دەکەم هەردوو کیلۆمەترەکان نێزیک دەکەمەوە. ئەو کیلۆمەترەی نێزیک دەکەمەوە لۆ نێزیکترین دەیکەمە 3 کیلۆمەتر. با ئەوە 3 کیلۆمەتر بی، با ئەوەش 2 کیلۆمەتر بی، 2 و 3ش دەکاتە 5 کەواتە وەڵام نا، ماوەی 6 کیلۆمەتر زیاتری نەبڕیوە. نا. پرسیاری 8 شێروان لە ماڵەوە چوو بۆ قوتابخانە. دیارە هەمویان ئەوانە لە یەک ماڵی دەژین، هانە و شێروان و دلاوەر و هیران و یان چییە؟ شێروان لە ماڵەوە چوو بۆ قوتابخانە، پاشان بۆ مەڵبەندی بازرگانی، دواتر بۆ ماڵەوە، ئینجا بۆ دەرمانخانە. شێروان چووە قوتابخانە، پاشان لەوێ چووە مەڵبەندی بازرگانی، ئەوجە دوایێ لە مەڵبەندی بازرگانی چووە ماڵێ، هاتەوە ئێرەش، ئەوجە دیسان چووە دەرمانخانە. ئەو هەمووی بڕیە، دەبی هەمویان کۆکەمەوە، سۆرەکە، زەردەکە، سەوزەکە، شینەکە. ئایا ئەو ماوەی کە بڕیویەتی چەندی لە 10 کیلۆمەتر زیاترە؟ لێرە ئەمن دەبی بەڕاستی ئەو ژمارانە کۆبکەمەوە بە تەواوی بە خەمڵاندن ناکرێ. بزانم ئەمن لە چێ ئەو پرسیارەم چاکردیە. لێرە ژمارەکانم نووسیە، ژمارە کیلۆمەترەکان، و لەژێر یەکەم فاریزە لەژێر فاریزەم دانایە هەتا بتوانم بە ئاسانی کۆیان بکەمەوە. چونکە ژمارە پەمبەکە یەک ڕێنمەی هەیە لە لای ڕاستی فاریزە، ئەمیش بەخۆم سفرێکی دادەنێم هەتا ببیتە 2 ڕەنووس، هەتا کۆکردنەوەکەم ئاسان بی. ئێستا لە لای ڕاست دەست پێ دەکەم، 3 کۆ 0 کۆ 5 کۆ 1 دەکاتە چەند؟ 3 و 0 هەر 3 لەگەڵ 5 8 لەگەڵ 1 9. دەچمە لای خانەی بەش لە دەیان، 6 کۆ 1 7 7 کۆ 7 14 14ش کۆ 6 دەکاتە 20. سفری لێرە دەنووسم، دووەکەش پاشان کۆ دەکەمەوە لەگەڵ خانەی یەکە، فاریزەکەش دەیمە خوارێ، ئەوجا 2 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 3 دەبیتە 5، کۆی دەکەمەوە لەگەڵ 2 دەبیتە 7، کۆی دەکەمەوە لەگەڵ 2 دەبیتە 9، کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو دووەی 20ەکەی دەبیتە 11. یەکەکەی دەنووسم، یەکیش هەموو کیلۆمەترەکانی کە شێروان بڕی بووی کردیە 11 و 9 بەش لە 100 کیلۆمەتر. ئێستا 11 و 9 بەش لە 100 کیلۆمەتر بینن
دەی لێ دەرکەم بزانم چەندی زیاترە لە 10. لە کاتی دەرکردن لە 10 زۆر ئاسانە لێرە سفرەکیش دادەنێم 9 کەم 0 9 0 کەم 0 0 1 کەم 0 1 1 کەم 1 0 پێویست ناکە بنووسم کەواتە چەندی لە 10 زیاترە وەڵام 1 و 9 بەش لە 100 کیلۆمەتر دەبی بنووسم کیلۆمەتر لە تەنشتی لێرەش هەروە کیلۆمەتر کیلۆمەتر. ئەوە وەڵامی ئەو پرسیارەم تەواو بوو بەڵام شێروان ماوەکی زۆری بڕی بوو و دەبی هەمویان کۆبکەمەوە بەباشی. دلاوەر پرسیاری 9 دلاوەر 3.5 کیلۆمەتر ڕۆیشت چۆن ڕۆیشتووە؟ ئەوەی ڕاستیوی نەمزانی چۆن ڕۆیشتووە چونکە هەرچم کرد نەبووە 3.5. ئەمن ئەگەر بەڕاستی بە تەواوی کۆکەمەوە یان بە نزیکراوەی هەر نەدەبووە 3.5 کەواتە نازانم دلاوەر کوو ڕۆیشتیە ئایا دلاوەر ئەوها ڕۆیشتیە بۆ وێنە پاشان ئەوها ڕۆیشتیە کە کۆیان دەکەمەوە نابیتە 3.5 دەبیتە نزیکەی 4. ئەگەر دلاوەر ئەوها ڕۆیشتبی بۆ وێنە پاشان ئەوها ڕۆیشتبی هەر دەکا زیاتر لە 4. نازانم کوو ڕۆیشتیەوەی ڕاستی بی ئەوها بڕوە پاشان ڕەنگە ئەوها ڕۆیشتبی دلاوەر لە ماڵەوە چووبیتە بۆ وێنە لە ماڵەوە چووبیتە دەرماخانە پاشان تۆزە کەتانیوەی ڕێی چووبیتە قوتابخانە دەتوانین ئەوها لێچی دەینەوە یان دەتوانین بڵێن چووە بۆ مەڵبەندی بازرگانی دوایە تۆزە هەتا ئێرە هاتیە بۆ قوتابخانە کەواتە 1000 وەڵام هەیە بۆ ئەو پرسیارە بەڕای من. پرسیاری 10 هیران لە دەرمانخانەوە چوو بۆ ماڵەوە پاشان چوو بۆ مەڵبەندی بازرگانی وەڵامەکەش 5 فاریزە 4. ئایا پرسیارەکە چییە؟ پرسیارەکە ئەوەیە ڕەنگە ئایا ئەو مەودای ئەو دووریەی کە هیران بڕێویەتی لە دەرمانخانە بۆ ماڵەوە پاشان بۆ مەڵبەندی بازرگانی ئایا بە نزیکراوەی چەندە؟ ڕەنگە ئەو هابی چونکە بە نزیکراوەی ئەوەی نزیک دەکەمەوە بۆ نزیکترین 3 بۆ نزیکترین ژمارە دەبیتە 3 ئەوەش هەر دەبیتە 3 هەر ناکا 5 و 4 کەواتە ئەوهانە بۆ وەڵامەکە چ بوو بە ئەمن کۆیان کەمەوە ئەو دوو ژمارەی پرسیارەکە چ بوو 2.75 ئەگەر کۆبکەمەوە لەگەڵ 2.61 1 و 5 دەکاتە 6 لێرە دەنووسم 7 و 6 دەکا 13 لێرە دەنووسم 2 2 دەکا 4 یەکیش دەکا 5 کەواتە ئەو پرسیارەکە ئەو هابووە ئایا ئەو دووریەی هیران بڕێویەتی چەندە و ژمارەکەش نزیک بکەوە بۆ نزیکترین 10 چونکە ئەو ژمارەیە نزیکراوەی ئەو ژمارەیە بەڵام بۆ نزیکترین 10 چونکە لە کاتی نزیککردنەوە 6ەکە بوویتە 0 4ەکەش گەورە بووە 3ەکەش بوویتە 4 5 وەکو خۆی مایتەوە کاتە پرسیارەکە ئەوە بووە ئایا ئەو دووریەی هیران بڕێویەتی چەندە و ژمارەکەشت نزیک بکەوە بۆ نزیکترین 10 ئەوە پرسیارەکە بووە. پرسیاری 11ش بە تەمانیمە باسی بکەم دەی هەڵمەوە بۆ خوێندکاری ژیر لێرەش دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.